بەڕێز سەرکەوتارۆ بەڕێوەبەری فێستیڤاڵ لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆی زیاتری لەگەڵ ئەنجامەدەین. کاک سەرکەوت بەخێر بێیت، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سوپاستان دەکەم، خۆشحاڵم بۆ ئەم میوانداریە. ئێمەش بە ئاماشەوە. کاک سەرکەوت با سەرتا لەوە دەست پێ بکەم. فیلم فێستیڤاڵی کەرکووک یاخود فێستیڤاڵی فیلمی کەرکووک. بۆ فیلم فێستیڤاڵی کەرکووکە لای ئێوە. بەڵێ، کێشەکە لە ڕووی ڕێزمانیەوە ئەبێ زۆر وریابین، چونکە بەس ڕێزمان نییە، ماناکەشە. ئەگەر ئێمە بڵێن فستیڤاڵی فیلمی کەرکووک ئەو کاتە بەس فیلمەکانی کە دەرهێنەر و فیلمسازانی شاری کەرکووک ئەنجامیان ناوە، یا با بڵین فستیڤاڵی کەرکووک بۆ فیلم، ئەو وەختە فستیڤاڵی فیلمەکە بێتە بەشێک لە فستیڤاڵەکانی تر. بۆیە ناومان نا فیلم فستیڤاڵ. فیلم فستیڤاڵ وەکو یەک ناوە، وەکو ناوێکی چۆن لای خۆمانەڵێن حەمەسوار، یەک ناوێکە. ئەمیش فیلم فستیڤاڵ جوانترە و لە ڕێزمانی زارەکی بادینی وا جوانترە کە بڵێن فیلم فستیڤاڵ. بۆ نمونە فستیڤاڵی دهۆکەڵێن فیلمە فستیڤاڵە دهۆک. بەڵێ، کاک سەرکەوت بیرۆکەی بەڕێوەچوونیان فێستیڤاڵ لە چیوە سەری هەڵات؟ هەڵبەت ئەمە کەسا ئامادەکاریەکان هەیە کەمین فێستیڤاڵە کە بڕیار وایە لە شاری کەرکووک بەڕێوە بچێت. بیرۆکەکەی لە چیوە سەری هەڵات؟ بەڵێ، ئەلبەتە شاری کەرکووک لە هەموو بوارەکانە پێویستی پێیەتی بایەخی تایبەتی پێبین. بۆ نمونە لە نەکرد شاری کەرکووک هەموو ناوچە دابڕێنراوەکان پێویستیان پێێتی، چونکە کاتی خۆی پێشتر ڕێژێمەکانی پێشووتر بە هیچ شێوەیەک بایەخیان لە ڕووی وشیارگەری و ڕۆشنبیریەوە بەو شارانە نەیاوە، بەو ناوچانە نەیاوە. اینجا لە ڕووی شوناسی شەو هەوڵیان ناوە شوناسی ئەو شارانە بشێوێنن، بە تایبەت شوناسی شاری کەرکووک کە پێویستی بۆ ئەو شوناسە بپارێزرێ ئەسڵەن شێوێنرا بوو. اینجا ئێستاکە ئێمە لە سۆنگەی ئەم فستیڤاڵەوە ئەمانەوێ هەم بایەخ بە شوناسی کەرکووک بین و لە هەمان کاتشە بایەخ بە هوشیارگەری هەموو لایەنەکانی تری ژیان یا بوارەکانی تر بین بۆ دانیشتوانی کەرکووک. باشە، کەواتە کاک سەرکەوت ئەتوانین ئێمە بڵین بەڕێوەچوونی ئیڤێنت یاخود دیدار فێستیڤاڵ لە شاری کەرکووک کاریگەری هەیە بۆی وەک خۆت باست کرد شوناس و کللتوری خۆمان پارێزین؟ بەڵێ هەر زۆر ئێمە کاتێک کە بیر لە فستیڤاڵەکەینەوە، ئەلبەتە فستیڤاڵ کاریگەریەکی زۆر ئەرێنی لەسەر ئەو ناوچەیە ئەبێت، چونکە لەگەڵ ئەوەی کە فیلمەکان نیشانە درێن تۆ لەوەی بەو ڕۆژگارە بینەرێکی زۆر یا گەنجێکی زۆر یا مناڵێکی زۆر بێن بۆی فیلمەکان ببینن. اینجا ئێمە مەبەستیشمانە باشترین فیلم بێت و ئەوانش بانگێشتکەین کاتێک کە دێنەی بینن. ئەلبەتە ئەمە ئەی فیلم بۆچی ئەکرێت؟ بەڵێ، فستیڤاڵش لە خزمەتی فیلمە بۆی بگاتە خزمەتی وەرگر. بەڵێ، کاک سەرکەوت بۆ پێی کە بەڕێستان دانیشتی وڵاتی ئەمریکان بەشدایتان لە چەندین فێستیڤاڵ کردووە لە ئەمریکا. بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە تا چەند کاریگەریە بێت لەگەڵ ئەوەی کە کاک سەرکەوت لە وڵاتی ئەمریکا بوو و ئەزموونێکی هەیە لە بەڕێوەچوونی فێستیڤاڵەکان؟ ئەلبەتە من لە شاری ناشفێڵ بووم، لەوێ چەند جارێک بەشداری ناشفێڵ فیلم فستیڤاڵم کردووە. باشە، ئیتر وەکو هەر جارەی وەکو کارێک، یعنی تەنانەت وەکو کاری بەخێراتنی میوانەکانیش لەویا من ئەزمونم لەوەیە بوو. هەر بۆ نمونە ئەو میوانانی کە ئاهاتن چێ بوون، چێ داواتەکرا، ئەوانە زۆر کاریگەریان لەسەر فیلمەکانە بۆ ئەو میوانانی کە ئاهاتن، لەسەر چۆنیەتی فیلمەکان و لەسەر سەرخستنی فیلمەکان. اینجا من ئەمەوێ ئەو ئەزمونەی ئەوێم بگوێزمەوە لە ناو فستیڤاڵی فیلم فستیڤاڵی کەرکووکە ئەنجامی بەم، بەڵام ئەوەیان پەیوەستە بە پشتیوانەکانمان، با بڵێن ئێوە ئێستا لێراڵێن سپۆنسەر، پەیوەستە بە پشتیوانەکانمان، تا پشتیوانمان زۆر بێ باش بێ هاوکارمان بن ئێمە شتوانین میوانی تایبەت بانگێشتکەین. کەواتە کاک سەرکەوت تا چەند سەپۆرت کراون بۆ فێستیڤاڵەکە؟ تا ئێستا ڕەزامەنیمان وەرگرتووە. بۆ نمونە لە پارێزگاری لە هەنگاوەکان لە سەرەتایە. بەڵێ لە پارێزگاری کەرکووک پشتیوانمانە بۆ وەکو ڕەزامەنیمان لێ وەرگرتووە بەرپرسی باڵای تری شاری کەرکووک، ئەوانش ڕەزامەنی و با بڵێن پەسەندکردنیان پێپەخشیوین. بەڵام ئێستا یەک هەنگاوێکمان ماوە، ئەو هەنگاوە چونکەمانێ فستیڤاڵەکە لە بۆنەکانی پارێزگا تۆماریکەین. دوایەوە کە تۆمارمان کردی تر ئێمە با بڵێن یارمەتیەک یا با بڵێن ڕێپێدراوێکی فەرمیمانە بێ بۆ ئەوەی ڕوو لە پشتیوانەکان بکەین سپۆنسەرەکان. باشە کاک سەرکۆت من پرسم ئێستا
لە چ قۆناغێکی ئامادەکاریان بۆ فێستیڤالەکە؟ لەو قۆناغیان کە هێشتا ئەمانی خۆمان کۆ بکەینەوە دەستەکەمان دەستەیەکمان دامەزرانووە دەستەی باڵا هێشتا دەستەکانی تر بە دوای دەستەی باڵایەدا نەمەزراون بەڵام خەریکی ئەوانین ئەوانە پێک بێنین بۆی بکەوینە سەرخۆمان و ئیشەکانمان بڕێوەبەری. باشە تا چەند پێویستان بە کۆمەک و ئەزمموی هوەرمەندان و فیلمسازان هەرێمی کوردستان هەیە سلێمانی بێ دهۆک بێت هەر زۆر یعنی خۆشحاڵم بەوەی کە من پەیوەندیەکی باشم لەگەڵ هەموو هوەرمەندانی هەر 5 پارچەی کوردستانە 5-6 ئەگەر خوراسانش حسابکەینەوەی شەبێ بە 6 داوا لە هەمویانەکەم فستیڤاڵی دهۆک بەڕێوەبەرانی فستیڤاڵی دهۆک ڕویان لێنم ڕویان لێ ئەنین و فستیڤال بەڕێوەبەرانی فستیڤاڵی سلێمانی بە هەوان شێوە و بەڕێوەبەریاتیەکانی سینەما لە هەولێر و دوهۆک و سلێمانی بە هەمان شێوە تەنانەت وەزارەتی ڕۆشنبیری هەرێم ئەمانەیە ڕوو لە وەزارەتی ڕۆشنبیری و ڕۆشنبیری بەغا بنین هەنجێکتان هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان لەبارەی بەڕۆچوونی فێستیڤالەکە دوای ئەوەی کە ئێمە تۆماری بۆنەکانمان وەرگرت لە پارێزگاری کەرکووک اینجا ڕویان لێنین بە پشتیوانی نووسراوێکی فەرمی بە ڕێز پارێزگاری کەرکووک ڕوو لە هەموو لایەکیانەنین بە نیازین لەگەڵ نەقابی هونەرمەندانی عێراق لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری عێراق لەگەڵ سندیکای هونەرمەندانی کوردستان لەگەڵ هەر هەمویان بەڵێ بمبورە و ئەم پشتیوانی ئەوان هەر هەمویان چونکە کەرکووکی ئەوانیشە بەسی ئێمە نییە اینجا بە ئەوان خەمخۆر بن ئێمە لە خزمەتین. بەڵێ کاک سەرکەوت وەک خۆت باس کرد لە ئێستا لە قۆناغی سەرەتایان بەڵێ باس لەوە کراوە کە فێستیڤالەکە چەند بەش لە خۆگرێ بۆ نمونە بەشی چێبڕچەی فیلمی ئەنیمەیشنی تایە کورتە فیلمە فیلمی درێژە میکانیزمی چێبڕچێنی نێوان فیلمەکان یاخود ئەو خەڵاتەی کە دیاری کراوە چییە؟ بەڵێ ئێمە وا بزانم ئەو ڕۆژە لە دووەم دانیشتنمان نزیکەی 8 خەڵات بوو یان 9 خەڵات بوو شتێکی وامان دەستنیشان کرد بەڵام هەموو جۆری فیلمەکان وەرەگرین چی کورتە فیلم بێت چی ئەنیمەیشن بێت چی فیلمی درێژ بێت چی فیلمی بەڵگەنامەیی بێ بەڵگە فیلم بێ هەر جۆرێک بێ ئێمە وەری ئەگرین چونکە ئەمانەوێ هەوڵدەین باشترین جۆری فیلم لە فستیڤالەکەمان نمایشکەین. شێوازی وەرگرتنی فیلمەکان چۆنە بۆ نمونە فیلم سازمان هەیە لە پارچەکانی تری کوردستانە یاخود فیلم سازمان هەیە لە وڵاتانی ئەوروپایە لە کەنەدا لە ئوسترالیا لە ئەمریکایە شێوازی وەرگرتنەکەی چۆنە؟ ئەوە لەوەیە لە دانیشتنی سێمە بڕیار لەسەر ئەوە بین تاکوی ئێستاکە ئێمە هەموو جۆرە فیلمێک وەرەگرین ئەمە یەک و فیلمی هەر جەیەک بێ وەری ئەگرین هەر وڵاتێک بێت بە هەر زمانێک بێ بەس ژێرنووسی لەگەڵا بێت ئێمە وەری ئەگرین بیرمان ئاوا کردوەوە بەڵام لە دانیشتنی ئایندەمانە باس لە جۆری ئەوانە شەکەنی تر هیچ ڕێسایەکمان دەنەناوە بۆ هیچ فیلمێک بڵێن وابێ بەڵام بەس ئەوە نەبێت دژی مرۆڤایەتی نەبێ و باشترین جۆری فیلم بێت. بەڵێ کاک سەرکەوت جگە لە فیلمی کوردی بەڵێ بەنیازن بەرهەمی فیلم سازانی بیانی ژۆر بگرین یاخود تەنها تایبەتە بە فیلم سازانی کورد؟ نانا هەمووی وەرەگرین هی هەر زمانێ هەر نەتەوەیەک لە هەرچ بەشێکی دنیا بێ وەری ئەگرین بەڵام وەرگرتن چۆن خۆمان هەوڵەدەین فیلمەکان ببینین بۆی باشترین فیلم هەڵبژێرین و لە فستیڤالەکەیە پەخشیکەین. باشە کاک سەرکەوت ئەگەر بۆ نمونە فیلمێکی کوردی بەشداری لە فستیڤالی فیلمی دۆ کردبێت یاخود هەر فستیڤالێکی تر لە کوردستان بیان لە دەروی کوردستان مەرجە لای ئێوەش بچێتە بەشی چێبڕچەوە یاخود تەنها لە بەشی نمایش پێشکەشەکرێ یاخود هێشتا زۆر ئاساییە بەس لە یوتوب و هۆڵی سینەماکان نمایش نەکرابێ لە فستیڤالەکانەوە مافی خۆیەتی و بە تایبەت ئێمە ئەو فیلمانەش وەرەگرین کە لە فستیڤالەکان خەڵاتیان وەرگرتووە خەڵاتی باشترین فیلم چونکە فستیڤالەکەمان کوردوتەنیڵێ کەم و پوخت ئێمە ئەمانەوێ کەمترین فیلم هەڵبژێرین نەک 50 فیلم 100 فیلم بەڵام لە ناوێ کۆمەڵە فیلمی هەڕەمەکی تیاابێ یاخو وانە بێ لەو ئاستانە نەبێنە ئەمانەیە زۆر پوخت بن و ئەو فیلمە پوختانەش هاوڕیانی فستیڤالەکان و بەڕێوەبەرایەتیەکان و ئەوان بۆمان دەست نیشانکەن پشتیوانمان بن هاوکارمان بن لەوەی کە بڵێن ئەم فیلمە باشترینە و ئێمەش ئەمانەوەی ئەوە بڵێ کاک سەکۆ من دوا پرسیاردا ڕاستاکەم لەبەر ئەوەی کاتم نەماوە گەر بە کورتیۆڵان بیتەوە ئێمەی کورت تا چەند سوودمان لە ئەزمموی وڵاتان بینیوە لە بەڕێوەچوونی فێستیڤالە نێودەوڵەتەکان ئەگەر بە کورتیۆڵان بیتەوە زۆر کەم چی بکەین بۆ ئێمە سوودی زیاتر یاخود ئەزمون سوود لەوان بەرگین لە ئەزمموی ئەوان
هەموو شتێک بە ئەزمونە بە خوێندنەوە نییە ئەگەر بێت و بەڕێوبەری فیستیڤالەکانمان لە دەرەوە فیستیڤالەکان ببینن و بڕۆن بە چاوی سانسۆر سەیریان بکەن بزانن چی ئەکەن بۆ نمونە من لە فیستیڤالی ناشفێڵی فیلم سەیری ئەوە مەکرد بزانم میوانەکان چەند بزانم ئەوان چی ئەکەن و چۆن ئەو فیلمانە بژاردە ئەکەن و چۆن ئەو فیلمانە هەڵە سنجێنن و ئەو ئەبوو بە هەنگاوێک بۆ نمونە ئەو فیلمانی لەوێ باشترینەکانیان بچێ بۆ ئۆسکار و بۆ گۆڵدن گلۆب و بۆ فیستیڤالە جیهانیەکانی تر. بەڵێ بەڕێز سەرکەوتارۆ بەڕێوبەری یەکەمین فیلم فێستیڤالی کەرکک سوپاس کە لە سێدۆ لەگەڵمان بوون سەرکەوتو بوونەکەمیشە زۆر سوپاس بۆ ئەم میوانداری ئێوە بەو هیوایی بتوانین خزمەتی کەرکک و کوردستان هەمووی کوردستانی گەورە بکەین. ئێمەش بە هیوای دووبارە سەرکەوتو بن بۆ هیوایە سوپاسانەکەم سپاس بۆ میوانداری.